نووسری سیاسی لە کینیا بەڕاک ملوکە دەڵێت کاتێک بەراک ئۆباما بووە سەرۆک هیواکان لە ئەفریقا لە ئاستێکی بەرزدا بوون و ڕەنگە زۆر بەرزیش. جا ئەگەر ئێمە لە ئەفریقاوە کە بەڕێزەوە دەمانڕوانی ئۆباما ئەو بەدارێکی سەحریەوە بێت بۆ ئێرە و چارەسەری کێشەکانمان بکات، بە بڕوای من پێشبینیەکانمان لەو بارەیەوە لە جێی خۆیدا نەبوون. پاشان ئەو سەرۆکی ئەفریقا نییە، بەڵکو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بووە. وەک سەرۆک ئۆباما چوار گەشتی بۆ هەرێمی باشووری بیابانی گەورەی ئەفریقا کردو و تێیدا سەردانی 6 وڵاتی کردووە. ئۆباما لەسەر مەسەلەکانی وەک مافەکانی مرۆڤ بەرەنگاری حکومەتانی ئەفریقایی بووەوە. لە یەکەم سەردانی بۆ گانا لە ساڵی 2009دا سەرۆک ئۆباما مەبەستی خۆی گەیاند کاتێک گوتی ئەفریقا پێویستی بە پیاوانی بەهێز نییە، بەڵکو پێویستی بە دام و دەستگای بەهێز هەیە. سەنگی سەرۆک ئۆباما لە سیاسەتی دەرەوەیدا جەختکردن بووە لەسەر بازرگانی نەک هەرتەنها کۆمەک. بڕوام وایە کە سەرۆک ئۆباما چوارچێوەیەکی کارکردنی بۆ دامەزراوە ئەمریکیەکان داڕشت کە ڕۆڵیان لە ئەفریقادا هەبێت. ئەمەش بە ڕۆڵی بەردەوامیان لە ڕێگای ئەنجومەنی کارداری و هاوشێوەکانیان. بە هەزری من ئەوە دەستکەوتێکی گرنگ بوو کە سەرۆک ئۆباما ئەنجامیدا. سەرۆک ئۆباما مەبەستی خۆی لە وتارەکەیدا بۆ لاوانی ئەفریقایی گەیاند، واتە ئەو گروپە لاوەی کە سەرۆک بە درێژایی پۆستەکەی سەنگی خستە سەر. سەرۆک ئۆباما لە ساڵی 2013دا لە کینیا کاتێ مەسەلەکە دێتە سەر هاوڵاتیانی کینیا بە تایبەتی گەنجانی، من بڕوام وایە ئاستی ئەوەی ئەوان دەتوانن بەدەستی بێنن بێسنوورە. پەیامی هیوابەخشی سەرۆک ئۆباما بۆ ئەفریقا و لاوانی ڕەنگە ئەوە بێت کە لە پووری ئۆبامای لەوێ نەخشاند. سەرۆک ئۆباما ڕێوازی پڕبەهای پیشانی ئەفریقادا و بەگشتی ئەم کاری کردووە. ئەوە سیاسەتی سەرۆک ئۆباما بووە. ئەو هەمیشە وەرەی خەڵکانی بەرز کردووەتەوە و گوتوێتی بڕوانە کە دەتوانن بگەنە ئامانج. ئۆباما لە ساڵی 2010دا دەستپێشخەری ڕابەرانی لاوانی ئەفریقایی ڕاگەیاند بۆ یارمەتیدانی ئەو گەنجانی لە سەرانسەری کێشوەری ئەفریقادا ئامادەی بەڕێوەبردننی پۆستەکانی ڕابەرایەتین. پتر لە 250,000 کەس هەتا ئێستا پەیوەندیان بە و دەستپێشخەریەوە کردووە. لە ساڵی 2016دا 1000 ئەندام ئامادەی پرۆگرامی ڕابەرایەتیکردن بوون لە کۆلیژ و زانکۆکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.